یانەکانی جیهان کەمپەسی تایبەت بە خۆیان هەیە و ساڵانە دەرگاکانیان کراوەیە بۆ ئەو منداڵانەی کە ڕووی تێدەکەن بە خۆشحاڵێ و لە هەرێمی کوردستانیش ژمارەیەک خوێندکار لە کەمپەسەکەی یانی ڕیال مەدریددا تایە بەشداریان کردووە کە دوان لەوانە یاریزان و لە شاری سلێمانی لە فێرگەی یانەی ئاشتیدا یاریان کردو ئێستا بە درێسی ڕیال مەدریدەوە لە وێنەی گرتووە لە ناو سانتیاگۆ بێرنابیۆ. وەک تاک دین وەک تیمێک دەگەڕێینەوە. ئەمە دروشمی ئەو خولەیە کەمپەس ئەکسپیریەنس پرۆژێکی دامەزراوی ڕیال مەدریدەوە بۆ یاریزانانی تەمەن 7 بۆ 7 ساڵ. یاریزان لەم کەمپەسەدا بۆ ماوەی 1 یان 2 هەفتە بەشدار دەبێت و تایدا ڕاهێنان و مەشقێکی چڕوپڕ ئەنجامەدەن بەپێی بەرنمەیەکی داڕێژرا و کە کۆنتڕۆلی 24 کاتژمێری کاتەکان یاریزان لە کەمپەکەدا دەکات لەو ماوەیەدا. بەشداروانی کەمپەسەکە لەو ماوەیەدا یەکجار سەردانی یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ دەکەن و تایدا بینەری مێژووی یانەکە و تیم و یاریزان و خەڵات و نازناوەکانی یانی ڕیال مەدرید دەبن و سەردانی کۆگەی یانەکە دەکەن تا جلوبەرگ و پێداویستی وەرزشی بە لۆگۆی ڕیال مەدریدەوە بکڕن. قوتابخانەی شوێفات سابیسی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان هەلی بەشداریکردنی بۆ خوێندکارەکانی ڕەخساند و توانی 66 خوێندکار هەڵبژێرێ تا بەشداری ئەم کامپسە بکەن. لە پارێزگای سلێمانی 14 خوێندکار بەشدار بوون کە هەست هێرش عەبدوڵڵا و هەژان هێرش عەبدوڵڵا خوێندکاری ئەو قوتابخانەیەن و هاوکات یاریزانی یانی ئاشتین بۆ ئاستە تەمەنیەکان چانسی ئەویان هەبوو لەو کەمپەسەدا بەشداری بکەن بۆ ماوەی 1 هەفتە لە 26 حوزەیران تا 1 تەمووزی 2023. لە کۆتاییدا بڕوانامەی بەشداربوونیشان وەرگرت. لە میانی مەشق و ڕاهێنانەکاندا یاریزانی پێشووی ڕیال مەدرید ئیکەر کاسیاسی گۆڵپارێز سەردانی کامپەسەکەی کرد و دواتر لەلایەن ئەکسپریەنس کامپسەوە فیچەرێک ئامادەکراوە و لە ماڵپەڕێکی خۆشیاندا بڵاویان کردوێتەوە. دروشمی خولەکە بەبیرتان دێنینەوە ئەڵێ وەک تاک دێن وەک تیمێک دەگەڕێنەوە.